لە خولی پێنجەمی پەرلەمان هەمواری یاسای ماف و امتیازاتی خاوەن پێداویستی تایبەتمان کردەوە. لە ناویاندا چەند بڕگە و بابەتێکی گرنگبان بۆ ئەوان چۆنەڵەی هەموار کردەوە. چی بۆ مافی خاوەن پێداویستی تایبەت گرنگ بۆ ئێمە جەختمان لەسەرە کردەوە، لەسەر موچەکانیان، لەسەر دامەزراندنیان، لەسەر هەلی کاریان، لەسەر خاوەن پیشەکان زۆریان پیشەوەرن. بۆیە بە جۆرێک لە جۆرەکان ئێمە بە تایبەت کالیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکی لە مافی مرۆڤ بووین و ئەو پرۆژە یاسایە و هەمواری پرۆژە یاساکە ڕاستەی لیژنەی ئێمە کرا بە کۆمەڵێک کۆبوونەوەی چڕوپەڕ لەگەڵ لیژنە پەیوەندیدارەکانە ئێمە راپۆرتەکەمان ئامادە کرد و هەمواری ئەو یاسایە کرایەوە. بەڵێ ئەو ڕێژەیە دیاری کرا ڕێژەی لە 105 بۆ هەموو خاوەن پێداویستێکی تایبەت و لەگەڵیشیدا کورتە باڵاشی لەگەڵایە. جاران خاوەن پێداویستی تایبەت بەشێک بۆ کورتە باڵا بەشێکی تر بۆ، بەڵام ئێمە لە هەمواری ئەم یاسایەدا بە یەک پاکێج کەوتمان خاوەن پێداویستی تایبەت کورتە باڵاش بگرێتەوە. بۆیە مافیان بوو کە بە پێی ئەو یاسایە کە ئێستا یاساکە بەرکارە لە هەرێمی کوردستانە مەفروضە لە هەموو دام و دەستگایەکی حکمی و دام و دەستگایەکی کەرتی تایبەت و کەرتی گشتی هەلی کاریان پێ بدرێ. بەداخەوە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان ئەو مافە بۆ ئەوان دەستەبەر نەکراوە کە ئێستا یاساکە بەرکارە. لەبەرەوەی جاری وایە هەر تەنانەت هەندێک پێداویستیاتی ناو فەرمانگەکانیش کە پێویستە بۆ ئەوان دەستەبەر بکرێت دەستەبەر نەکراوە. بۆیە ئەوە مافێکی یاسایی خۆیانە کە مەفروضە لەو یاسا بەرکاری کە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە هەموار کراوەتەوە ئێستا بەرکارە کاری پێ بکرێت. لە هەرێمی کوردستانەوەیە کە ئێمە ئەوەنەی کە یاسا جێبەجێ ناکرێ ئەوەنە فەراغی یاساییمان نییە، واتە فەراغی یاسایی لە هەرێمی کوردستانە کەمە. یاسا بۆ زۆر لە جنگەکانی ژیان دەرکراوە و هەموار کراوەتەوە، بەڵام بەداخەوە کاری پێ ناکرێ. سەبارەت بە ئەم یاسایی ماف و امتیازاتی خاوەن پێداویستی تایبەتیش هەروەکو یاساکانی تر بەدەر نیە لە یاساکانی تر کە دەبوایە ئێستا ئەو بڕگە و بابەتانەی کە لە خولی پێنجەمی پەرلەمانە هەموار کرایەوە دەبوو کاری پێ بکرێ. لەبەر ئەوەی ئەوان بەڕاستی چینێکی منکوبن و مافخوراون و مافپێشێلکراون و تەنانە زۆر جار قوتەکانیان زەوت دەکرێ دەزەخرێتە بینە قاقای قوتی خاوەن پێداویستی تایبەت و هەلی کاریان پێ نادرێەوە. جاری وایە بارگرانی دارایی ئەخەنە سەر خێزان و خانەوادەیان. بۆیە مەفروضە حکومت ئاوڕێکی زۆر جدیان لێ بداتەوە لە کاتێکا کە هەمواری یاسایان بۆ کراوە یاسا بەرکارە لە هەرێمی کوردستان و مەفروض بوو بە یاساکە مافیان بۆ دەستەبەر بکرێ. ئەمە ئەگەڕێتەوە بۆ لایەنی پەیوەندیدار و وەزارەتی پەیوەندیدار و جەنابی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی مەفروضە چۆنەڵێ بە جۆرێک لە جۆرەکان ئەو ڕۆڵی خۆی ببینێ، مافەکانیان بۆ دەستەبەر بکە، بە دوای جێبەجێکردنی ئەو یاسایەدا بگەڕێ کە ئێستا بەرکارە تا چەندێک ئەم یاسایە کاری پێکراوە، تا چەندێک جێبەجێ کراوە، تا چەندێک ئەم چۆنەڵی خاوەن پێداویستی تایبەت مەحرومن و منکوبن و تا ئێستا بۆ سودمەند نەبوون نە لە کەرتی گشتین و لە کەرتی تایبەت. مەفروضە لایەنی پەیوەندیدار و وەزارەتی پەیوەندیدار میکانیزمەکان ڕێک بخا. ئەگەر بۆ نمونە ئەو بە جۆرێک لە جۆرەکان بیانی ئەوە بێنێتەوە کە پێداویستیەکانی خاوەن پێداویستیمان لە فەرمانگەکان نییە کە تەنانەت لە وڵاتان و لە ئیقلیمیش ئەو مافانە دەستەبەر کراون، لە وڵاتە دراوسەکانیشمان دەستەبەر کراون. بۆیە مەفروضە حکومەت پلانی هەبێ، بەرنامەی هەبێ، وەزارەتی پەیوەندیداریش پلان و بەرنامەی هەبێ تاوەکو ماف و امتیازاتی خاوەن پێداویستی دەستەبەر بکرێ، پێداویستیەکانیان بۆ جێبەجێ بکرێ و هەلی کاریان پێ بدرێ. ئەوانەی کە خاوەن پیشە و زۆریان خاوەن پیشن سیڤیان لێ وەربگیرێ بە چۆنەڵەی بەڕیزبەندی بە جۆرێک لە جۆرەکان مەحرومیان نەکەن و لەگەڵ کۆمەڵگا بە جۆرێک لە جۆرەکان جیاکاریان لەگەڵانەکەن و بە چاوێکی جیاواز لیان نەڕوانرێ. خولی یاسایی پەرلەمان تەواو بووە کاتی زەمەنی یاسایی کە لە 6/11ەوە کۆتایی پێهاتۆ خولی پێنجەم. بەداخەوە کە بارودۆخی هەرێمی کوردستان ئاوا نالەبار و ناجێگیرەوە کە دەبووە ئێستا 3 جار بە 3 بڕواری جیاواز بە فەرمانێکی هەرێمی
بە چەند فەرمانێکی هەرێمی قەرار درا کە هەڵبژاردن ئەنجام بدرێ لە هەرێمی کوردستان ئەو بوو بەداخەوە هەڵبژاردنەکان نەکران هەموو بەروارەیەک لە دوای یەکانە بە جۆرێک مماڵەی پێکرا و هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا نەک لە کات و ساتی خۆیدا کە سێ فەرمانی هەرێمی دەرچوو بە سێ بڕواری جیاواز کە دەبوو هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت کە ئێمە هەمیشە جەختمان کردو مەفروضە نەک کاتی خۆی پێش کاتی خۆی هەڵبژاردن ئەنجام بدرێ یەکێک لە چارەسارەکان ئەوەیە کە ئەگەر پەرلەمان کارا بوایە بە نمونە نوێنەرانی خاوەن پێداویستی تایبەت ئەیانتوانی سەردانی پەرلەمان و لیژنەی پەیوەندیدار بکەن یاداش بێنن سکاڵا بێنن ئاراستەی لایانی پەیوەندیدار و لیژنەی پەیوەندیداری بکەن ئەمان ئاراستەی سەرۆکاتی دەکرا و پاشان سەرۆکایەتی ئاراستەی لایانی پەیوەندیدار و وەزارەتی معنیە کرد ئێستا پەرلەمان کارانیە ئەوان ئەتوانن دەرچەی تر بگرنە بەر ئەتوانن نوێنەرایەتی بە نوێنەرایەتی هەموو خاوەن پێداویستی تایبەت نوێنەریان هەیە لیژنەیەک پێک بهێنن سەردانی وەزارەتی پەیوەندیدار بکەن مەفروضە سەردانی وەزارەتی پەیوەندیدار بکەن بۆ لای وەزیری معنی چۆنەڵی دەردەشەی ئەو بابەتە بکەن ئەو یاسا بەرکارە بکەن کە بۆ ئەم بڕگە و بابەتە گرنگانەی کە ضرورە بۆ ئەم توێژە و بۆ ئەم چینە دەستەبەر نەکراوە ئەمە گرنگترین هەنگاو و باشترین دەرچەشە کە ئەتوانن بەڕێکاری یاسایی هەنگاو بگرنە بەر بەداخەوە گەداری دەرچوانێکی زۆری زانکۆ پەیمانگاکان هەن لەگەر هەڵە نەبم وابزانم لە 2014 بۆ 16ەوە دامەزراندن هەر بە هیچ جۆرێک بۆ هیچ غەیری ئەوائیلەکان نەبێ سێ یەکەمەکە نەبێ شانسی دامەزراندن و تەین بوون کەمە بەڵام لە کەرتی تایبەت تۆزێک بابەتەکە چۆنەڵی ئەوانترە ئەمەش دیسانەوە گەڕێتەوە بۆ لایانی پەیوەندیدار ئەگەر بە نمونە وەزیری معنی ئەوە یا وەزارەتی معنی گشتاندنێک بکە بە نمونە کە نامەیەکی کتابێکی گشتاندن کرد بۆ هەموو دام و دەستگا حکومیەکان یا کۆمپانیا تایبەتەکان کە لە کەرتی تایبەت کارەکەن نامەیەکی گشتاندن بۆ پشتیوانیکردن لە ئەو توێژە ئەو کاتە بە جۆرەکان ئەوالیان ئەڕوانین و محرومیان ناکرد لە کارکردن و دەستەبەرکردنی کار بۆیە هیچ کاتێک نە لەگەڵ یاساشکێنیدا نە لەگەڵ بە جۆرەك لە جۆرەکان ئاشوب و چۆنەڵی دروستکردنی ژینگەیەکی ناتەندروستدام هەمیشە مەبدەئی منەوەیە ڕێکاری یاسایی بگیرێتە بەر وەکو لە پێشوشدا باسم کرد مەفروضە ئەم دام و دەستگایە کە بە نمونە عددێکی زۆریان هەیە کە ئەوانی خاوەن پێداویستی تایبەتن ڕێژەیەکی زۆر بەرچاویان هەیە کە ئێمە لە پرۆژە یاساکەدا ئیشارەمان پێداوە مەفروضە ئەوان بە دوای مافی خوانەوە چۆن ئێستا مامۆستایان مامۆستانی گرێباز مامۆستانی وانەبێژ مامۆستانی هەمیشەیی فەرمانبەران بە دوای ماف و ئیمتیازی خوانەوەن مەفروضە ئەوانیش جەخت بکەن بە دوای ماف و ئیمتیازی خوانەوە بن لە ڕووی یاسا و بەڕێکاری یاسایی بڕۆن بۆ لایانی پەیوەندیدار بڕۆن بۆ وەزارەتی معنی سەردانی وەزیری معنی بکەن بە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵێک ڕیزبەندی بکەن بۆ ئەو داواکاری و خاڵانەی کە هەیەە بە نوێنەرایەتی ئەو توێژە کە مەفروضە لێرە شەو دیسان جەختەکەمەوە بە پێکێنانی لیژنەیەکی معنی بەکارەکە هەڵبسێ بەڵام تەنها بە سەردانێک نە جەخت بکە بە سیلسیلە سەردانێک بە سیلسیلە بە دوواداچوونێک بە سیلسیلە دانیشتنێک بە خستنە ڕووی بابەتەکە بە شیکاری بۆ یاسا بەرکارەکە ئەمە گرنگترینە و باشترین دەرچەیە بۆ دەستەبەرکردنی مافی خاوەن پێداویستی تایبەت وەکو خاوەن بڕوانامەیەک تا ئێستا دانەمزراوم لە هیچ دامەزراوەیەک و لە هیچ شوێنێکی حکومی بێت چ ئەهلی بێت من وەکو دەرچووی بەشی کۆمەڵناسی دەرچووی کۆلێژم بەشی کۆمەڵناسی نەمتوانیوە تا ئێستا لە بوارەکەی خۆمە بتوانم پەرە بە خۆم بم و بتوانم خزمەتێ بکەم بە خۆم و بە کۆمەڵگا ئەمە لە کاتێکا کە من دەرچووی زانکۆم بە کۆمەڵێک ئاستەنگ و بە کۆمەڵێک ناخۆشی و ناڕەحەتیا تێپەڕیوەم هەر لە یەکەم قۆناغی خوێندنمەوە لە قوتابخانە پاشان زانکۆ کۆمەڵێک ناڕەحەتی و کۆمەڵێک ناخۆشیم بینیوە و توانیمە بەسەریا زاڵ بم و تێپەڕ بم بەسەریا زاڵ بم و سەرکەوتوو بووم تا ئێرەم هێناوە بەڵام بۆ ماوەی 7 ساڵە
من تەخەڕوجم کردو و هەر لە ماڵەوەم هیچ یعنی شوێنێک هیچ دامەزراوەیەک نەبووە کە من بتوانم کاری تیا بکەم و جێدەستی خۆم هەبێت و تواناکانی خۆمی تیا دەرخەم بەداخەوە و چەنەها کەسی تریش وەکو من لە خاوەن پێداویستی تایبەت لە هاومەعانات و هاو پیشەی منن کە دەرچووی پەیمانگا و دەرچووی زانکۆکانن هیچ نەیانتوانیوە لە بوارەکانی خۆیانە کار بکەن. بە دڵنیاییەوە ئێمەش ئەگەر ڕێگەمان بۆ کراوە بێ و هەلی کارمان بۆ بڕەخسێت بە دڵنیایەوە توانین وەکو کەسانی تر جێدەستی خۆمان هەبێ و بتوانین خزمەت بکەین بە کۆمەلگا و بە خۆشمان بەڵام تا ئێستا هەلی کارکردنمان بۆ نەڕەخساوە بەهۆی ئەوەی کە ئێمە خاوەن پێداویستی تایبەتین بۆ هەر شوێن و بۆ هەر جێگایە بڕۆین ئەڵێن ئێوە ناتوانن کە کار بکەن ئێوە وەرناگیرێن ئێوە لای ئێمە ناتوانین وەرتانگرین و ناتوانین یعنی جێگاتان بکەینەوە ئەمە بەداخەوە کە یعنی کێشەیەکی زۆر گەورەیە ئێمە دەرچووکی زۆرمان هەیە لە زانکۆ و لە خوێندنیان تەواو کردووە بەڵام نەیانتوانێتە ئێستا دابمەزرێن و ئیشی بکەونە سەر پێی خۆیان ئەمەش هەمووی وەکارەکەی ئەگەڕێتەوە بۆ حکوومەت کە هیچ ڕەچاوی ئەوەی نەکردووە کە ئایا ئێمە خاوەن پێداویستی تایبەتین بە کۆمەڵێ معانات و بە کۆمەڵێ ناخۆشیات تێ ئەپەڕین و مەکتب تەواوکەین و زانکۆ تەواوەکەین بەڵام دوجار هیچ هەلێکی کار نییە بۆ ئێمە کە بتوانین یعنی پەرە بە خۆمان بین و لەسەر پێ خۆمان بوەستین یعنی هیچ کار ئاسانیەک نەکراوە یعنی زۆر ئاستەنگی هەیە تەنانەت ئێمە خۆشمان چەند شوێنێک یعنی سەردانی چەند شوێنێکمان کردووە کە بمانێ دامەزرین بەهۆی ئەوەی کە ئێمە نابینان و خاوەن پێداویستی تایبەتین پێیان وایە کە ئێمە بێدەستەوەستانین ئێمە هیچمان پێ ناکرێ ئێمە توانامان نییە ئێمە ناتوانین خزمەتکەین و ناتوانین لە بوارەکەمانە سەرکەوتوین بەڵام بە پێچەوانەوە چەندین خاوەن پێداویستی تایبەتمانەیە کە ئیشیش ئەکەن و کار ئەکەن و زۆر لە کەسەکانی تر کارامەتر و وریاتر و بەباشی کارەکانیان بەڕێوە بن. من سەردانی چەند قوتابخانەیەکم کردووە من پسپۆڕیەکەم توێژەری کۆمەڵایەتیم ئەبێ لە قوتابخانەکانە داوام بکەم بەڵام یعنی متمانیان پێ نەکردوم سیقیان پێ نەکردوم وتوانە ئەمە خۆی یعنی پێویستی بە هاوکاریە خۆی پێویستی بە یارمەتیە ئەبێ ئێمە لێرە کەسێک دانین کە یارمەتی بە بۆ ئێمە قورسە یعنی ئەوە قەنەعەتیان بۆ نەکردووە کە من نەتوانم بۆ نمونە لە شوێنێکە لە مەکتەبێکە کار بکەم و بتوانم سەرکەوتوو بم قەنەعەتیان پێ نەکردووە بۆ کارەکەشی بۆ گەڕێتەوە کە من خاوەن پێداویستی تایبەتم لە جەستەوە یعنی سیرمانەکەن وا هەستەکەن کە ئێمە نەقسی جەستەمان هەبوو ئیتر ناتوانین هیچ کارێ بکەین بەڵام ئەمە زۆر غەڵەتە ئێمەش ئەگەر هەلمان بۆ بڕەخسێ و ئێمەش ئەگەر یارمەتیمان بن ئەتوانین سەرکەوتوو بین ئەمە وەکو کەمەندام وەکو خاوەن پێداویستی تایبەت لە سایە 5 تاعینات بۆ ئێمەیە دامەزراندن بۆ ئێمە بەڵام تا ئێستا ئەو بڕیارە ئەو یاسایە جێبەجێ نەکراوە کاری پێ نەکراوە ئەگەر بێت و کاری پێ بکرێ بە دڵنیاییەوە یعنی هەموو خاوەن پێداویستەکان دامەزرێن و ئەکەونە سەر ئیش و کاری خۆیان چونکە لە سایە 5 بۆ ئێمەش هەر ئەو نەڕێژەمان زۆر نییە ئەرچی بۆ هەر شوێنێ ئەڵێ تاعینات نییە ئەرچی بۆ هەش دامەزراوەیەک و بۆ لای هیچ بەرپرسێک و هەر حکوومەت هەر کەسێ ئەڵێ نییە ئەڵێ بۆ کەسی تریژ نییە ئەنجا چ جای بگا بە ئێوە ئەڵێ دامەزراندن نییە موچە نییە ئەمە نییە ئەوە نییە ئیتر بە دەستی بەتاڵ و بە ناومێدی ئەو نێرنەوە خۆمان چەند هەوڵمانە مەسەلەن ئێمە لە ڕێکخراوە لە ڕێکخراوەکەی خۆمانەوە ڕێکخراوی ڕۆشنایی هەوڵیان بۆ یاوین یعنی ویستوانە چەند کەسێک لە نابیناکان ئەوانەی کە دەرچووی زانکۆن هەوڵ بن کاریان بۆ بدۆزنەوە هەلی کاریان بۆ بدۆزنەوە بەڵام هیچ گوێ ناگرن هەمووی ئەوڵێ بەدەست من نییە ئەوڵێ لە توانای منانەوە ئەوڵێ پێم ناکرێ یعنی هەر بەڕێکردنە شتەکان یعنی هیچ شتێکی جددی نییە یعنی کار ناکرێ بەو یاسایی کە بۆ ئێمە دانراوە لە سایە 5 بۆ خاوەن پێداویستی تایبەتە کە یعنی تاعین ببن وەربگیرێن بەڵام تا ئێستا هیچ کاری پێ نەکراوە من خۆم وەکو بڵێ خاوەن بڕوانامەیەک ویستومە کار بکەم حەزم کردووە کار بکەم چەند جارێک بڵێ هەوڵم ماوە لە مەکتەبەکان بەخۆ بەخش دەوام بکەم
بەڵام لەگەڵەوەیە بربەستم بۆ دروست بووە یعنی قوبوڵیان نەکردووە لە کاتێکە من پسپۆڕیەکەم توێژەری کۆمەڵاتیە کە ئەو مەکتەبە توێژەری تری هەبووە ڕێگەی بەوە نەیەوە کە من بچم لەوێ کار بکەم و پەرە بەخۆم بم بەلایەوە شتێکی گران بووە بەلایەوە شتێکی زەحمەت بووە کە من بچم لەگەڵ ئەوە ئیش بکەم و لەگەڵ ئەوە هاوکاری بکەم قوبوڵی نەکردووە ئەمە بۆتە بربەست و ڕێگر لەبەردەم منیش یعنی ناچار ئەبێ وازم هێناوە لەوەی کە بەردەوام نەبووم یعنی من تەنانەت بە خۆ بەخشیش ئامادە بووم کار بکەم بەڵام قوبوڵیان نەکردووە داواکاری من ئەمە هەر داواکاری منیە داواکاری چەندین کەسانی خاوەن پێداویستی تایبەتە کە دەرچووی زانکۆکان و لە ماڵەوەن ئەمانەوێ بە یاسا یعنی مامەڵە بکرێ لەگەڵمانە بە یاسا کار بکرێ لەسەر ئەم کەیسە کە ئێمە لە سایە پێنجمان بۆ دانراوە لە قانونا لە یاسایە بە یعنی لە یاسای کە مندامانە کە ئێمە بۆمان هەیە لە سایە پێنج دامەزرێن و تاعین ببین بەڵام تا ئێستا هیچ کارێک نەکراوە هیچ جێبەجێ نەکراوە ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە ئەمەش بۆتە مای ئەوەی کە ئێمە زۆرینەی دەرچووی زانکۆکان لە ماڵەوەین بەبێ کار و بەبێ ئیش و یعنی ئەمەش بۆتەوە کارەوەی چەندین کێشەی تر بە دوای خۆیان بێنێ یەکێک لەوانە کە لە ڕووی بژێوی و داهاتەوە یعنی پێویستمان بەوەیە کە ئێمە پشت بە خۆمان بەستین بکەینە سەر پێ خۆمان ببین بە خاوەنی داهاتی خۆمان تا ئێستا نەگەیشتوین بەوە و لە ڕووی دەرونیەوە ئینسان کە مەکتەب تەواوەکە خوێندن تەواوکە ئەکەوێتە ماڵەوە حاڵەتێکی نەفسی ناخۆشی بۆ دروستە بێ تووشی حاڵەتێکی ناخۆشە بێت تووشی باری دەرونی تێک ئەچێ کە گۆشەگیر ئەبێ لە کۆمەلگادا ئەبڕێ لە کەسەکاندا ئەبڕێ ئەمە شۆکارە بۆ ئەوەی کە ئەو کەم ئەندامە تووشی حاڵەتێکی ناخۆش ببێت دەیامی من بۆ کەسە پلە بەرزەکانە کەسەکانی کە دەسەڵاتیان هەیە حکومەت زۆر بێخەمە لە ئاستی کەم ئەندامە یعنی تۆ سەیرەکەی مەسەلەن کە دامەزراندنیش نییە موچەکەش ئەوە نییە موچەش نییە یعنی موچەکەش زۆر بڕێکی کەمە کە بەشی هیچ ناکا و کەم ئەندام ناتوانێت هیچ کارێ بکا بەو موچێ هیچ یعنی ژیانی بەڕێوە ناچێت یعنی حکومت نابێ هەر ئاوا بمێنێتەوە من خۆم ئێستا کە 7 ساڵە تەخەڕوجم کردووە یعنی هەر لە ماڵەوەم وام لێ کە یعنی عیلمەکەشم بیرەچێتەوە زانستەکەشم بیرەچێتەوە ناتوانم ئەو توانە و تاقەیەم نامێنێ کە بتوانم سوود بە کۆمەلگا بگەێن و بتوانم بچمە ناو خەڵکەوە یعنی ئەمە کارێکی زۆر یعنی پێویستەکە ئەم هەوڵی بۆ بدرێت لەلایەن حکوومەتەوە لەلایەن کەسەکانەوە دەسەڵاتدارەکانەوە کە جێبەجێ بکرێ ئەم یاسایانە بۆی کە مندامیش بێتە دەرەوە کە مندامیش بتوانێت لە هەموو دام و دەستگا و ناوەندە حکومیەکانە کار بکات.